ئەزمموی کوردستانەوە سڵاوتان لەبێت. پرۆگرامی ئەزمموی کوردستان ئەم هەفتەیە میوانەکانی قوتابی زانکۆی حکمەن لە بەغدا کە هاتوون سەردانی ئێرە بکەن و ئێمە لە کوردستانی جوان ئەم جارە ئاکرێمان هەڵبژاردووە کە دەیان بێت بۆ ئاکرێ. لە ڕێگاین بەرەو ئاکرێ کەوتونەتە ڕێوە پاشکەمێکی دیکە دەگەین. ئێمە مەسافەیە کە ڕۆیشتوین بەڵام هەر لەگەڵ ئەم میوانانەی کە لەگەڵ مابوون گفتوگۆمان کردووە. ئەو گفتوگۆیی کە گردمان لە نێوان خۆمانە بوو. جا حەزەکەم ئەوەی کە وتیان و باسییان کرد تاوانەی شارەزای پرۆگرامەکەمان بن. ئەم جارە لە بەردەمی کامێرا خۆیان باسی و ئەزمونە نوێ بکەن کە لە کوردستان ئەیبینن لە کاتی هاتوچۆکردنیان بۆ هەرێمی کوردستان و گەڕانەوەیان بۆ ناوچەکانی خۆیان. ئەم گروپەی کە باسم کرد وەگوتم خوێندکار و قوتابی زانکۆی حکمەن و سەرپەرشتیارێک لەگەڵ ئەوانە ئامادەیە لەم گەشتە لەگەڵ ئێمە لەگەڵ ئەو دەست پێەکەم با گفتوگۆکانم. ئەهلەن وەسەهلەن بیت. سڵاوتان لێبێت، خۆشحاڵ بووین. بەرەوەی قسە بکەم و پرسیارتان لێ بکەم باسیەوەم کرد کە ئەوەندەی لە ڕێگەین تا دەگەینە جێ گوێبیستی دیدگا و تێڕوانینی ئێوە بم لەبارەی کوردستانەوە. بە دڵنیاییەوە ئێوە تێڕوانینی خۆتان لەو بارەوە هەیە. وەک پێشتر ئاماژەتان پێدا هەر کاتێک دێنە کوردستان دەگەڕێنەوە هەست بە گۆڕانکاری دەکەن لە کوردستان. ئەمەوێت لەو سۆنگەیەوە قسە بکەین و بزانم ئەو گۆڕانکاریانی ئێوە باسی دەکەن چین لە چ بوارێکن؟ چی کوردستان سەرنجی ئەوەی ڕاکێشەوە؟ کاتێک ماوە بە ماوە دێنە کوردستان و دەگەڕێنەوە چی ئەبینن؟ خۆشت پێمان بناسێنن. عرفين عن نفسك. بداية أنا الدكتورة هالة أحمد عبيد تدرسية في قسم الدراسات الإسلامية. من دكتورة هالة أحمد عبيدم وأنا بيجم لبشي خوێندنی إسلامي. البته من نوێنەرایەتی گروپەکە دەکەم، یعنی بە نوێنەرایەتی ئەوانش قسە دەکەم. ئەو دیدارەوە ئەو ئەزمونە جێگەی شانازی ئێمەیە. ئێمە زۆر خۆشحاڵین بۆ ئەزمونە و خۆزگە هەمیشە ئەو ئەزمونە دووبارە دەبوویەوە. من وەکو نوێنەری گروپەکە پشتگیری و دەستخۆشی ئەم ئەزمونە دەکەم، چ لەلایەن ڕێکخراوەکان بێت یانیش لەلایەن دامەزراوەکانی ڕاگەاندنەوە. ینی بەلایەنیکان بۆ ئەوەی بتوانی لە پەیوەندی بەردەوام دابین و لینکێکی پەیوەندی بەردەوامیش لە نێوان هەرێمی کوردستان و پارێزگاکانی دیکە دروست بکرێت. تواصل يصير أو أكو ترابط بين الإقليم وباقي المحافظات. كلش زين. شوفي دكتورة احنا بروجرامنا وبرنامجنا اسمها ئەزممون کوردستان، یعنی تەجروبەت. زۆر باشە، سیر کە دکتۆر، ئێمە بەرنامەکەمان ناوی ئەزمموی کوردستانە، واتە تەجروبەت کوردستان. زۆرترین شت کە مەبەستمانە فۆکس خستنە سەر ئەو ئەزممونەیە کە ئێستا کوردستان پێدا تێئەپەڕێت لە ڕووی ئاوادانکردنەوە، پرۆژەکان، گەشت و گوزار و تا زۆر شتی دیکە. واتە دەتوانین بڵین هەمومان لە ناو ئەم گۆڕانکاریە سیاسیانە وەک یەکین کە لە عێراق و دەوروبەر ڕوودەدەن. با باس لەوە نەکەین کە پێی دەڵێت ڕووخان، پێی دەڵێ ڕزگارکردن، تەنانەت گەشتیارانیش کە سەردانی ئێرە دەکەن دەڵێن ئێمە هەمومان بەو ڕێچکەیە داچوین، بەڵام کوردستان گۆڕانکاری بەخۆیەوە بینی کە لە ناوچەکانی دیکە نەمان بینەوە. دەمەوێت دیدگای تۆ لەم بارەیەوە بزانم. يحجون يقولون سوى دخلنا بهاي المسار بس كردستان صار بتغيير بغير أماكن ما شفناها. أريد أشوف وجهة نظرك على هاي شنو. طبعا هو العامل هەمیشە دەبینین ئەوەی توانای دارایی نەبێت و بیەوێ گەشتێکی دەرەوەکە ئەو کات بۆ کوێ دەچێت؟ بۆ هەرێمی کوردستان دەچێت. کوردستان بە تەواوی پارێزگاکانیەوە بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی ئاسایشەوە لە پارێزگاکانی دیکەی عێراق جیاوازترە. هو التطورات اللي يشوفيها بالإقليم ئەم بەرەو پێشچوونە لە هەرێمی کوردستان دەیبینیت بەراورد بە ناوچەکانی دیکە هەرچەندە ناتوانین بڵێن کە لە ناوچەکانی دیکە بەرەو پێشچوون نییە، بەڵام دەتوانین بڵێن کە هێواش و لە سەرخۆن و لە کوردستان خێراترە. ئەو بەرەو پێشچوونانە چۆنن وا لە هاوڵاتی دەکات هەست بەرامی بکات، یانیش چۆن گەشتیارێک کە سەردانی کوردستانەکە پێی ئاسوودە دەبێت، واتە چی ئەو بەرەو پێشچوونەوە دەکات هەست بە ئارامی و ئاسوودەی بکات؟ شنو اللي يريح بهاي التطورات؟ طبعا يعني أنا
تقريبا صار 5 جاری پێنجەمە کە سەردانی کوردستان دەکەم. هەر ساڵێک دێمە ئێرە جیاوازێکی دیکە لەگەڵ ساڵانی پێشتر دەبینم. لە ڕووی ئاوەدانکردنەوە ماشەڵای لەبێ جوڵەیەکی زۆری تێدایە، لە ڕووی خزمەتگوزاریشەوە تەنانەت لە ڕووی مامەڵەکردنیان لەگەڵ ئەو گەشتیارانی کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن. ئەمە ژوای کرووە جیاوازتر بێ بە بەراورد بە پارێزگاکانی دیکە عێراق بەگشتی پێشکەوتنێکی زۆر لێرە دەبینین. بشكل عام يعني عن ما احنا نشوفه. صح. صحيح حضرتك نيابة عن ڕاستەکە تۆ بە نوێنەراتی قوتابیان قسەت کرد، بەڵام دەمەوێت ئەوانی دیکەش قسەم بۆ بکەن، دەمەوێت دید و بۆچوونی ئەوانی دیکەش وەربگرن. باقي وهم همين يحكوا لي اروح على واحد من الجماعة ونشوف ياهم. دەچمە لای یەکێک لە ئەندامانی گروپەکە بزانین کامیان وەرگری باشە. تۆ دێمە لای تۆ یەکەم جاربا بزانین تۆ لە چ بەشێکی. ئێمە زانین کە لە کۆلیژی حکمەی لە چ قۆناغێکی؟ كلية حكمة وبأي مرحلة وبعدين راح نحكي. طبعا من یوسف هەتا ئەحمەدم لە بەشی ئەندازیاری تەکنیکەکانی کۆمپیوتەرم لە قۆناغی چوارم کۆتا ساڵمە. كلش يعني آخر سنة وراح زۆر باشە، واتە کۆتا ساڵە و تەواوی دەکەیت. أحلى تجربة بآخر سنة. واتە خۆداحافیزی دەکەیت. ئەمە خۆشترین ئەزمونە لە کۆتایی ساڵی خوێندنت. گەشتێک بۆ هەرێمی کوردستانەکەیت، بەشداریت لە بەرنامەیەکە. دڵنیام کە پێشتریش زۆر جاری دیکە هاتوویت و کوردستانە بینیوە. أشوف وجهة نظرك كل تەواو دەمەوێت دیدگای تۆ بزانم هەر جارێک کە هاتوویتە ئێرە و گەڕایتەوە چ گۆڕانکاریەک لە کوردستانە بینی؟ چی کوردستان سەرنجی تۆی ڕاکێشاوە؟ يجذب هواية عوامل تجذب كردستان يعني من ضمنها يعني النظام. شتە سەرنجڕاکێشەکان زۆر فاکتەر هەن کەوایان کردووارەمی کوردستان سەرنجڕاکێش بێت، لەوانە سیستەمی ڕێگاوبانەکان با بڵێن پاک و خاوێنی، سیستەمی گشتیش کە تەنانە لە بازاڕ و هۆتێلەکانیش تێبینی دەکرێت. ئەمە جگە لە هۆکاری دیکەی وەک دیمەنە دڵڕفێنەکان و کەش و هەوای سروشتی کوردستان کە دەتوانین بە زۆر جوان ناویان بێنین. هەروەها کەشی ئێرە هەندێک سارتر لە ناوچەکەمان واتە خۆشە، زۆر خۆشە. شوية بارد أبرد من المناطق مالتنا يعني فحلو احنا نشوفه. خاصة بەتایبەت لە وەرزی هاوین. بالصيف هنا أشوي. لە هاوین کەمتر. بالشتاء هم لە زستانیش لێرە بەفر هەیە و زۆربەی گەشتیاران بۆ یاریەکی ناو بەفر سەردانی عێراقەکەن. بێگومان بە تایبەت لەو مانگەدا کە ئێمە کوردستان بە بووکی عێراق ناو دەبین و هەولێر و شوێنەکانی دیکە بەرگیسپی دەپۆشن. باشە، زۆر جوانە. مادەم ئێوە ناوتان ناوە بووکی عێراق، با بزانین بووکی عێراق چۆن توانیوێتی خزمەتی ئەو گەشتیارانە بکات کە سەردانی ئێرە دەکەن، یان ئەو زیارەتکارانەی لە سیستان دێنە ئێرە. لە شوێنە گەشتیاریەکان خزمەتگوزاریەکان چۆنە بینن؟ أماكن السياحة بالخدمات اللي موجودة. أكيد يعني من خلال التعاون يعني. بێگومان ئەمە لە میانەی هاوکاریەوەیە. هاوکاری هەیە، نەک بە شێوەیەکی سادە واسایی، بەڵکو هاوکاریکی زۆر لە نێوانگەلی کورد و گەلی عەرەب هەیە. زين، هل بخلال السياحات اللي يصير على موسم لە وەرزی گەشت و گوزار و کاتی بەفربارین وانە لەوانەیە جوڵەی ئابووری لە هەرێمی کوردستان لە چاو شوێنەکانی دیکەی عێراق باشتر بێ. چی بکەین بۆ ئەوەی ئەم ئەزمونە و ئەم جوڵە ئابووریە بگوازینەوە بۆ شوێنەکانی دیکە؟ ننقلها هم حركة سياسية تصير بغير مدن بغير أماكن لأن إحنا چونکە ئێمە دەزانین کە لە ناوەڕاست و باشوور زۆر شوێنی گەشتیاری و شوێنەواری مێژووی هەن. چۆن دەتوانینەوە ئەزمونە و جوڵە ئابووریە لێرە هەیە بیگوازینەوە؟ هاي التجربة اللي هنا موجود الحركة الاقتصادية ده يصير بغير أماكن. يعني أكيد هي الحركة الاقتصادية تعتمد على بێگومان جوڵەی ئابووری پشت بە زۆر شت دەبەستێت بۆ نمونە سیستەم و ئاسایش، چونکە زۆرترین شت وەبەرهێنانە، واتە وەبەرهێنان حەزی لە شوێنی سەقامگیرەکانە لە ڕووی ئەمنیەت و سیستەمەوە، واتە دەبێت ئەو شوێنانە لە 100% لە ژێر کۆنتڕۆڵی دەوڵەتدا بن. مستقرة أمنيا نظاميا يعني تكون الدولة مسيطر عليها بشكل 100%. كلش زين. إذا يوسف باش کاتە یوسف لە تۆ دەچینە لای زەید. إذا خلينا ننطي مایکەکە بدە بە زەید. يا أهلا وسهلا. سڵاو لێ بە زەید. ڕاستە من ناوی تۆ دەزانم بەڵام نازانم لە چ قۆناغێک و نازانم تۆ لە چ بەشێکیت. بأي قسم. من زەید حەمادم لە قۆناغی سێمی ئەندازیاری تەکنیکی ئامێرە پزیشکەکانم لە کۆلێژی حکمەی زانکۆیی. تمام كلش زين. سمعنا حكي دكتورة هالو. گوێمان لە قسەکانی دکتۆرە هالە و یوسف بوو. با دیدگای تۆ بزانین لەسەر ئەو ئاسایش و سەقامگیری باسی کرا. چۆن دەتوانێت وەبەرهێنان بکرێت یان وەبەرهێنەرەکان بێت، چونکە گەشتیار و هاوڵاتیان حەزیان بەو شوێنانەیە کە پێشکەوتنی بەردەوامی تایە. وەبەرهێنان و حکوومەت و هەموو لایەک دەستە ناو دەستی یەک دەتوانن ئەو شتە بکەن کە ئێمە دەمانەوێت. يقدرون يعني شلون يقول يسوون هاي الشيء اللي احنا نريدها.
وجود المستثمرين داخل كردستان وداخل العراق لا يتم إلا بوجود الأمان والأمان لا بەنهێنان لەناو کوردستان و عێراق هەرگیز بەدی ناهێت تەنها لە ڕێگەی ئاسایش و سەقامگیریەوە نەبێت. ئاسایشش بەرقەرار نابێت تەنها لە ڕێگەی هاوکاری نێوانگەل و حکوومەت نەبێت. جا چ لە کوردستان بێت یانیش لە عێراق بە هاوکاری لە نێوان لایەنەکانی گەل دەبێت. واتە بۆ نمونە هەر هاوڵاتیەک حاڵەتێکی نامۆ لەسەر شەقام بازگەیەک مۆڵێک و شوێنە گەشتیارەکان ببینێت دەتوانێت حکوومەتی ئەو شوێنە لێ ئاگادار بکاتەوە. بۆ نمونە ئەو حکوومەتەی لە هەرێمی کوردستان هەیە هەروەها ئاسایش کە سوپاسی ڕۆڵەکەیان دەکەین لە سەپاندنی ئاسایش و سەقامگیری و کۆنتڕۆڵکردنی ئەو ناوچانە و پاراستنی ئاسایشی ئەو ناوچانەی گەشتیاران ڕووی تێدەکەن هەروەها سوپاسیان دەکەین لەسەر ئەو ئاسانکاریانەی لە فەرمانگەی نیشتەجێبوون لە هەولێر پێشکەش دەکرێن. لە ڕووی پێشکەوتنەوە بۆ نمونە ئەوەی لەسەر گەلە ئەوەیە کە دەبێت بە پرسیارەتی خۆی بەرامبەر ئەوە بگرێتە ئەستۆ کە حکوومەت پێشکەشی دەکات. پسوولەی ئاو و کارەبا ئەمە ئەرکێکی سەرشانی گەلی کوردستان و بەغدا و پارێزگاکانی دیکەیە کە من وەک هاوڵاتیەک ئەگەر ئەوەی لە پسوولەکان دەکەوێتە سەرشانم جێبەجێ بکەم ئەوە بوار بۆ حکوومەت دەدەم کە خزمەتگوزاری زیاتر بۆم فەرهەم بکات. توفر لي أكثر وتنطيني خدمات أكثر. كلش زين أخ زيد والجماعة ما باقي. کاک زێت تو برادرانی دیکەشت ئێوە زۆر سەردانی هەرێمی کوردستانەکەن لەوانەیە ئێوە تەنها سەردانی شوێنە گەشتارەکانتان کرد بێت یانیش زۆر زوو بێنە سلێمانی و هەولێر. وەک لە سەرەتاوە باسمان کرد دەمەوێت بتان بەمە شوێنێکی دیکە کە شوێنێکی مێژوویە لەبێ زانیاری لەسەر ئەو ناوچەیە کە ناوچەی ئاکرەیە پێتانەدەم. ئێمە ئێستا لە ڕێگەین و پەنا بەخوا هیوادارم گەشتێکی چێژ بەخش بێت بۆ ئێوە و لەگەڵمان بێت. مستمتعة لكم وإحنا مستمرين بالجو. میوانەکانمان هێنا بۆ قشڵە کە شوێنێکی مێژوویە یاخود شوێنەوارێکی مێژوویە کە پێشتر سەربازگە بۆ جا من ئەمە زیاتر بۆ میوانەکان باس ئەەکەم بۆی کە شارەزایەکیان هەبێ لەو شوێنێکە سەردانیان کردووە. أرحب بكم. خلي أسولف لكم على هنا. با ئێرەتان پێ بناسێنم دواتر قساکەین و دەکەوینە گفتوگۆ. ئێرە قشڵەیە لە سەردەمی ئیستیعماری عوسمانیەکان سەربازگە بووە لە دوو نهۆم پێکاتەوە لە هەر نهۆمێک نزیکەی 20 ژوور هەیە. ئەو شوێنە مێژوویە کە تا ئێستا ماوە حکوومەتی هەرێمی کوردستان بە 3 قۆناغ دەستی بە دووبارە نۆژانکردنەوە و ئاوەدانکردنەوەی کردووە بۆ ئەوەی وەک شوێنێکی گەشتیاری و شوێنەواری خەڵک بێن و سەردانی بکەن وەک دەیبینین جگە لە ئێوەش خەڵکێکی زۆری دیکە لێرە هەن. كمكان سياحي أثري الناس يجي مثل ما هسه شفتوا غيركم أنتم هم هواي ناس شان سواح موجود. فمن اجينا انتم کاتێک هاتین ئێوە ئێرەتان زۆر پێجوان بوو دەمەوێت بزانم ڕای تۆ چییە کاتێک هاتی و ئێرەت بینی خۆشتمان پێ بناسێن و پێمان بڵێ قۆناغی چەندی و لە چ بەشێکی. تمام بداية أنا اسمي سەرەتا من ناوم لەنیا ئەحمەدە قوتابی ئەندازیاری تەکنیکیەکانی ئامێرەکانی پزیشکیم لە قۆناغی سێمم زۆر جوانە کە لێرە سێشت هەیە کە زۆر نایابن ناوچەکە گەشتیاریە چونکە هەر کاتێک باسی ئاکرێ دەکەین ڕاستەوخۆ بیرمان بۆ ناوچەیەکی گەشتیاری دەچێت لە هەمان کاتدا ناوچەیەکی شوێنەواریشە و شوێنەواری لێیە.
هاوکات خەڵکێکیشی تێدا نیشتەجێە و پارێزگاری لە دابوونەریتی خۆیان دەکەن پارێزگاری لە شکل و شێوازی ناوچەکەیان دەکەن کە ناوچەیەکی شوێنەواریە هەروەها دیزایانی خانوەکان و ناوچەکەش واتە لەسەر شێوازی کۆن ئەمە وێڕای ئەوەی زۆر گرنگی بە پاکوخاوێنی دەدەن هەروەها سروشتەکەشی زۆر جوانە ئەوەی جوانیشە ئەوەیە کە شوێنێکی شوێنەواری لە ناوچەیەکی وەک ئێرە هەیە کە خەڵکێک لێی نیشتەجێە و شوێنەواریشی هەیە واتە گرنگیدان بە ناوچە شوێنەواریەکان کە دواتر گرنگی شوێنەکە زیاتر دەردەخات و هەمیشە بەبیرت دەهێنرێتەوە کە شوێنێکی گەشتیاریە هەیە و شوێنەواریشە ئێوە پێی دڵخۆش بوون کە بینیتان گرنگی بەو ناوچە شوێنەواریانە دەدرێت تۆ ئەم گرنگیدانە بۆ چیە گەڕێنیتەوە چونکە دەکرێت زۆر ناوچەی هاوشێوەی ئێرە لە عێراق هەیە بەڵام گرنگترین شت ئەوەیە کە چۆن گرنگی پێ دەدرێت و وا دەکەن کە بەم شێوەیە بمێنێتەوە ئەمە ڕاستە کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی سەر بەخۆیە بەڵام ئەوەی جوانە تێدا ئەوەیە کە گرنگی بە هەموو شوێنێک دەدات واتە هەر کەسێک هەرێمی کوردستانی بە خەیاڵدا دێت بیری بۆ شوێنە گەشتیاریەکان دەچێت ئەوەی جوانە کە لە کوردستان هەیە ئەوەیە هەمیشە هەوڵی گرنگیدان بە شوێنەکان دەدەن شوێنە گەشتیاریەکان شوێنەواریەکان و هەموو شوێنەکان هەمیشە هەوڵ دەدەن ئەو شوێنانە بهێننەوە بەرچاو هەمیشە لە چوارچەوەی ناوچە گەشتیاریەکاندا بە خەیاڵی مرۆڤدا دێت بۆ نمونە ئەم شوێنە کە ئەگەر لە شارێکی دیکە و ناوچێکی دیکە بواە لەوانەیە گرنگی پێنەدرابە بیان گوتبە ئێرە شوێنێکی کۆنە بەڵام ئەوەی جوانە لە هەرێمی کوردستان ئەوەیە کە ئاوەدانکردنەوە و نوێژەنکردنەوە و چاکردنەوەی شوێنەکان بەردەوامە و لەسەر هەمان شێوازی کۆن و دیزاینەکان ناگۆڕن و بابزانین هاوپۆلەکە چۆن بۆ چوون و تێڕوانینێکی هەیە لە ڕێگا کە هاتین تۆ چیت بینی ئێستا ئێمە دیدگای هاوپۆلەکاتمان بینی وەک ئافرەتێک بابزانین تۆ وەک پیا و چێت تێڕوانینێکت بۆ ئەو شوێنە هەیە چونکە پیاوان سەرنجی زیاتریان هەیە بۆ نمونە شوێنە نشێ و هەورازەکان لە شۆفێریکردن نشێ و هەورازی هەیە وایە تۆ کە لە ڕێگا هاتی بابزانین دیدگای تۆ چی بوو ناوت بابزانین جگەلەوە و بزانین لە چ بەشێکیشی من محەممەد ڕاید فەیسەڵم بەشی تەکنیکی تاقیەکانی پزیشکیم بە دڵنیاییەوە نۆژەنکردنەوەی ئەم شوێنە بەراورد بە خەڵکی ئێرە بەلای گەشتیارانەوە جیاوازە ئێمە وەک پیاوان و ئافرەتان وا لەو شوێنانە دەڕوانین کە سەرکێشیەک هەیە شوێنەکە جوانە و دەروونمان دەکاتەوە و شوێنەکە تێیدا لە فشارەکانی خوێن و کارەکانمان دوور دەکەینەوە و هێدی لە بیریان دەکەین تا کەشێک بگۆڕین و هەندێک لێرە بەحەسینەوە هەرچی ئەو خەڵکن کە لێرەن بێگومان ئەمە شتێکی دیکە دەخاتە سەر خەرمانی ڕۆشنبیریەکەیان و ئەو دابوونەریتەی پێیەوە پابندن کە بە دڵنیاییەوە زۆر جوانە کە بە دیزایانی کۆن و شتێکی نوێ نییە و هەموو شوێنەکان زۆر جوانن یەکێکیش لەو شتانەی سرنجی ئێمە ڕاکێشا بوونی زیاتر لە یەک مزگەوتە کە لە دوورەوە سەیریان دەکەی مەودای نێوانیان لە یەک نزیکن بەڵام کاتێک دەبینین خەڵک لە مزگەوتێکەوە بۆ مزگەوتێکی دیکە دەچێت زۆر لە یەکەوە دوورن و تا لە یەکێکیان دەگەیتە ئەوەی دیکەیان ماندوو دەبێت بۆیە بەم شێوەیە لە یەک نزیک دروستکراون تا خەڵک ماندوو نەبێت دروستە چونکە ناوچەکە شاخاویە بۆ ئەوەی بۆ عیبادەت بچن بتوانن بە ئاسانترین ڕێگا بگەنە مزگەوت دەبێ ئەوەی پێویستە بکرێت بۆیان فراهەم ببێت جگە لەمە کاتێک سەرکەوتین تۆ باسی شتێکت بۆ کردم وتێت ئەوەی سەرنجی منی ڕاکێشا خانووکانن کە خەڵکەکە لە خانووکانیان دێنە دەرەوە و شت دەفرۆشن لە ڕووی ئابوووریەوە با بڵین لە هەمان ئەو خانەوادە خزمەتگوزاری پێشکەش بەو خەڵکە دەکەن کە وەک گەشتیار سەردانی ئێرە دەکەن بۆ نمونە شتیان پێدەفرۆشن خواردن و کاری دەستی لە هەمان کاتدا دەکرێت ببن بە ئوتێل واتە خەڵکی کورد و عەرەب هیچ جیاوازیەکیان نییە بەڵام ئەگەر بمانەوێت بڵین گرنگیدان بۆ شوێنانە زۆر بەهێزە و وەک پارێزگاکانی دیکە نییە کەمتر گرنگیان پێدەدرێت هەرچەند ئەوان دەیانەوێت گرنگی پێ بدەن بەڵام ئیمکانیەت و هاندەری زۆر بەهێزیان نییە جا بە دڵنیاییەوە وەکو گوتمان بەلای گەشتیارانەوە ئەمە شتێکی گرنگە بۆ ئەوەی بەردەوام سەردانی بکەن نەک بە یەک سەردان لی بێزار بن نەخێر دووبارە و سێبارە و چواربارە سەردانی دەکەنەوە چونکە بە شێوەیەکی نوێکراوە بە جوانی دەمێنێتەوە و هەمیشە سروشتەکەی بە جوانی دەمێنێتەوە بە تایبەت کەش و هەواکەی
میوانی ئێرە وەگوتم دڵڕفێنە میوانەکان زۆر سەرسامن بەوەی کە لە ئاکرێ بینیویانە دەمەوێت لەگەڵ خوانە گفتوگۆ بکەم ئێمە لەسەر گری واتە لەسەر ئەم گردەین کە لە خوارەوە بەشێکی زۆری ئاکرێمان لێ دیارە لەم سەر و لەو سەریش و دەمەوێت بزانم هەستیان چۆن بووە لەم پرۆگرامە کە لەگەڵ ئێمە بوون و ئەزمموی کوردستان چۆنە بینن. مرحبا بكم أرحب بكم لأن هسه إحنا التقينا بالحكي سوا. دووبارە سڵاوتان لێبێت دوای ئەوەی کە ڕێگەیەکی دوورمان بڕی و گەیشتینەیەرە ئەمانە گوڵە نێرگزن پێی دەڵێن نەرجس و نێرگزی ئاکرێ بەناوبانگە ئێستا ڕاستە ئێمە لە ناو زستانی بەڵام وەک چۆن ئێمە لە وەرزی بەهار بین هەم خۆدرەتاوەکە بەهێزە و هەمیش کەش و هەواکە زۆر خۆشە. جا بەرنامەی ئەزمموی کوردستان حەزی کرد پوختەیەک لەو ئەزممونە پێشکەشتان بکات کە کوردستان پێدا تێپەڕێت دەمەوێت باسی ئەو ئەزممونە بکەیت کە ئەگەر کەمیش بێت بەڵام کاتێک بینیت هەستت بەچی کرد. لو قليل بس شفتيها شنو حسيتي؟ أول شيء يعني اسمي ملاك طالبة من ناو مەلاکە قوتابی قۆناغی چوارمم لە بەشی شکارەکان لە کۆلێژی حکمەی زانکۆیی سەرەتا سپاسی تۆ هاوکارانت لە پێش کامێرا دەکەم بۆ ئامادەکردنی بەرنمێکی بەم جۆرە جوان ئەمە وامان لێ دەکا فراوانتر بیر بکەنەوە و خوێنەوەیکی باشترمان بۆ پارێزگاکانی باکووری خۆشەویستە بێ سپاسان دەکەم بۆ ئەم بەرنمەیە هەڵبەتە ئەزمموونێکی زۆر جوانە بۆەوەی زیاتر بە ناوچەکانمان لە کوردستانش ئاشنابین ئەمە دەبێتە بنەمایەک بۆ بەهێزتربوونی پەیوەندی برایەتی نێوان کورد و عەرەب لە عێراق ئەزمموونێکی زۆر جوانە پێشوازیکردن زۆر جوانە شوێنەکان جوانن کەش و هەواش بەهارە و زۆر خۆش و دڵڕفێنە با ئێمە ئەوەش لە بیر نەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی داوای کردنەوەی بەرنامەی گەشتیاری کردووە ئەمە شتێکی جوان و تایبەتە بۆی خێزانەکان زیاتر ئاشنا بن و بێن سەردانی کوردستان بکەن کەشێک لە بناری سیاکان بگۆڕن بەشداری لە ئاهەنگ و لە فستیڤالەکانی بە تایبەتی بەهاری بکەن کە هەمووی لێرە بەڕێوە دەچن هەموو شتێک ڕێک و پێک و جوانە با بچینە لای هاوکارەکەت و لێی بپرسیم بزانی ناوی چیە و لە چ بەشێکە ئەو باسی ڕۆشنبیری ژینگەی کرد کە لێرە هەیە حەز دەکەم ئەوەی پێشتر بۆت باس کردم دیدگای تۆ بوو ئێستا دووبارە باسی بکەیتەوە. أحب اللي حكيتيها من وجهة نظرك تسولفيها للمشاهدين. أولا شكرا على استضافتنا. سەرەتا سوپاسان دەکەم بۆ میوانداریکردنی ئێمە لەو بەرنامە جوانەتان من ناوم نور عیسامە قوتابی قۆناغی سێمی شیکارە نەخۆشیەکانم سوپاسان دەکەین بۆ ئەوەی کە ئێمەتان بۆ ئەم بەرنامەیە داوت کردووە. بعد شنو حسيتي دواتر هەستت بە چ بەرەو پێشچوونێک کردووە کە لە کوردستان هەیە چونکە وەک ئەوەی من بیرم بێت تۆ گوتت لە ساڵی 2014 هاتوویتە ئێرە یان جارێکی دیکەش هاتووی بەر لە ساڵی 2014 ئەی ئێستا کە هاتووی چ جیاوازێک هەیە جیاوازیەکە زۆر گەورەیە لە ماوەی ئەم چەند ساڵەکەمەدا ماشەڵا زۆر گۆڕاوە واتە زۆر خۆشە چ لە ڕووی ئاوەدانکردنەوە یان ڕێگەوبانەکان لە هەولێر زۆر خۆشتر بوونە تەلار و بینایی نوێ دروستکراون لە ڕاستیدا پێشکەوتنێکی زۆر جوانە. زۆر باشە ئەمە دیدگای تۆ بوو با بچینە لای علی من ناوی تۆ بزانی بەس نەزانم لە چ بەشێکی و نەزانم لە چ قۆناغێکی دەمەوێت تێڕوانی تۆ لە جیاوازیەکان ببینم کە لە 2014 تاوکو ئێستا ڕووی داوە کە تۆ پێشتر هاتبووی تو ئێستا شوا دەیبینی چ جیاوازیەک لە کوردستان هەیە چی وای کردووە خۆشەویستیت بۆ کوردستان هەبێ بۆ ئەوەی جارێکی دیکە سەردانی بکەیتەوە هەڵبەتە لەوانەیە پێشکەوتنەکان لە ساڵی 2014 وەکو ئێستا نەبن کە بە دڵنیاییەوە دوای ئەوەی ئەم جارە هاتی جارێکی دیکەش دەگەڕێتەوە بۆ ئێرە چی وای کردووە کە سەردانی ئێرە بکەی بۆ یەکەم جار. من علی جعفر کازمم قوتابی قۆناغی یەکەمی بەشی شیکاریەکانم گەشتی یەکەم لەگەڵ ئەوەی ئێستا جیاواز بوو ئەویش لەوەدایە کە پێشتر ڕێگەکانی گەیشتن بە شوێنە گەشتاریەکان سەخت بوون و دەبوایە ڕێگایەکی دوور ببڕین بەڵام ئێستا ڕێگە و پلیکانە دروستکراون و ئاسانکاری زۆر بۆ گەشتیاران کراوە ئەوەی من تێبینیم کردووە لێرە گرنگی بە بچووکترین شتی دەدرێت هەموو شەقامەکان زۆر نایابن لە هەموو ڕوویەکەوە گرنگی بە ڕێگاکان دراوە بۆ ئەوەی گەشتیار بتوانێت بە ئاسانی بگاتە شوێنە بەرزەکانی شاخەکان کە گەیشتن بەو ناوچانە سەخت بوو کە ئەگەر ئەمەی بۆ نەکرابایە لە ساڵی 2014 ئەو وردەکاریانە کەمتر بوون گرنگی کەمتریان پێدرا بوو ئێستا بە شێوەیەکن کە بۆ گەشتیاران حەسانەوەی زیاتریان تێدایە. بەڕای تۆ ئەو ئەزممونەی لێرە بینیتان چۆن نەتوانرێ بگوازێتەوە شوێنەکانی دیکە یاخود پارێزگاکانی دیکە چۆن و بە چ ڕێگەی؟ هو تحت شرطين الشرط الأول هو مساعدة الحكومة. ئەمە پەیوەندی بە دوو مەرجەوە هەیە مەرج یەکەم بریتە لە هاوکاری حکوومەت و پشتیوانیکردن لە دەستە سربەخۆکان بۆ گرنگیدان بەکردەکانی گەشتیاری و ڕۆشنبیری کە گەنجانێک هەن حەزیان بەکارکردنە بەڵام لەلایەن حکوومەتەوە بێوەڵامن مەرجی دووەمیش هاوکاری خودی هاوڵاتیانە
المواطن لازم يحافظ عليه ويعتني به. تەمامانی ئەشکرکم تەوا من سپاسان دەکەم دید و بۆچوونەکانتان جێگەی خۆشحاڵی بوون دڵخۆشکردن وەگوتت پشتیوانیمان بکەن تاوەکو پارێزگاری لەوە بکەین کە هەیە و بەرەو پێشچوون لە ئایندە زیاتر ببینین. باقی احنا نوصل له. پرۆگرامی ئەم جارەی ئەزموونی کوردستان لەسەر گردی ئاکرێ کۆتایی پێهات. میوانەکان وەک هەموو ئەو میوانانەی دیکە کە لە پرۆگرامی ئەزموونی کوردستان بەشدار بوونەوە و کوردستان 24 میوانداری کردوون سەرسام بوون بەم پرۆگرامە و هەروەها بە دیمەنە جوانەکانی کوردستان و بۆ ئەزمونە جوانەی کە کوردستان هەیەی بۆ هیوایی کە پرۆگرام بەدڵی ئێوەش بوو بێت تاڵقەیەکی دیکە لە شوێنێکی دیکەی ئەم کوردستانە جوانە بەخواتان ئەسپێر بوو ماڵتانەوە.